زۆر سپاس سەلامەت بی. زۆر سپاس. چۆنەوە هاتووی بۆ فامیلی مۆڵ کە شۆڕی فامیلی مۆڵ پێ چۆنە؟ والله کە شۆوایەکی خۆشە و ئارامە و لەگەر دایکی منداڵان هاتیینە هەندە پێداویستیان حەز لێ بوو بیکڕنەوە ئێمەش لەگەڵیان هاتی. ئەیکواو لەکوێیە؟ واللهی ئەو وەبزانم چوە ئەو دوکانە ئێڵسی یەکسەر ئەوە زانی وتی چۆیلسی هەندێک شتومەک لە بۆ منداڵەکانی بکڕێ. خوا بە خێر بن لەگەڵ ڕۆژ و ڕەمەزانە چۆنی؟ الحەمدولیلا زۆر باشین لەخوای بە زیاد بی. زۆر سپاس. جیاوازی ئەم ڕەمەزانە چیە لەگەڵ جیاوازیەکانی ترێنی بۆ توی جیاوازێکی هەیە؟ والله هیچ جیاوازی نییە کە هاتنی مانجی ڕەمەزانی پیرۆز لەسەر هەموو مسلمانێک پێویستە بەباشی ئەو ئەرک و مافانەی کەوا لەسەریتی لە لای خوای گەورە و میهرەبان و پێغەمبەرمان صلی الله علیه وسلم کەوا لەسەرمان دانرا و ئەوە کراوە فەرز دەبی هەمووی بەباشی جێبەجێ بکەین. ڕەمەزانێکی خۆشە و پیرۆزبایی مانجی ڕەمەزان لە هەموو مسلمانانی کوردستان و جیهان دەکەم. لە تۆش پیرۆز بە ئیشەڵا لە هەموو مسلمانێک پیرۆز بە ئیشەڵا خوای گەورە نوێژ و ڕۆژ و تەعاتی هەموو لایەک قبوڵ بکە ببێتە ڕەمەزانێکی خێر و بەرەکەت بۆ هەموو لایەک ئیشەڵا سفرەی خوانی هەموو لایەک ئاوادان بێ. چ پیشەی ڕۆژانە بەچێوە خەریکی؟ والله کارم من پارێزەرایەتیە محامی بەڵێ. باشە لەگەڵ پیشەکە چۆنی؟ الحەمدولیلا باش لەخوای بە زیاد بی. باشە ئێوە چۆنن تۆ چۆنی؟ وڵە من باشم. تۆ زۆر باشی؟ بەڵێ. الحەمدولیلا ئەی تۆ وەرە پێشەوە بزانم تۆ چۆنی؟ وەڵام من باشم. ئێدە تۆ وەرە لای منەوە وەرە ئێرە بۆستە لە لای منەوە. ناوی تۆ چییە؟ کۆسەر. کۆسار؟ بیلەر. کۆسار بیلال. باشە کۆسار تۆ زانی مانای ناوەکە چییە؟ کۆسار وەڵی معنای کۆساری گەشتیاریە. کۆساری گەشتیاریە ئەوە پێم وابێ ئەگەر غەڵەت نەبم لە لای کۆیەیە وایە؟ چییە؟ ئەی تۆ ناو چییە؟ محەممەد. کاک محەممەد پۆلی چێنی؟ سێ. پۆلیسی شتێکی خۆش بەم پێشکەش ناکەی؟ گۆرانی؟ گۆرانیم بۆ ئەڵیت؟ بەڵێ بەزی بە ئینگلیزی. باشە کێشە نییە بەس بزانم تۆ لە ئەنگری دایکتی یان باوکت؟ هەردووچان. هەردووکیان گرنگلەکن من. ئەی دەستەکانت خۆش بێ زۆر سپاس منیش ئەو جوابم ئەویست ناکرێت تۆ فەرق و جیاوازی لە بینی دایک و باوکتا بکەی ونیە؟ بەڵێ. چونکە ئەو فەرق و جیاوازی لە بینی منداڵەکانیان ناکەن لە بینی ئەولادەکانیان ناکەن ناکرێت منداڵش فەرق و جیاوازی لە بینی دایک و باوکی بکە ونیە؟ بەڵێ. تۆ چی تێ بۆ دایک و باوکت؟ من تیم هەیە بۆ دایک و باوکم. باڵێ ئەوانم خۆش دەوێ و ئەوانە. زۆر باشە. بۆ ئەو کامیرەی مامە یۆنس قسە بکە کاگیۆنس پێیان بڵێ کە زۆرت خۆش دەوێن باوکت لێرەیە باوکت ئەی بینێ بەڵام دایکت دواتر کە بینیەوە پێی بڵێ دایکە جام زۆرم خۆش دەوێ. وەرە ئێرە وەرە مەڕۆ وەرە کوڕێکن وەرە مەڕۆ بۆ ئەو کامیرەیە قسە بکە. دەبێت دایک و بابت خۆش دەبێت دایک و بابت خۆش بوێ و نابێ فەرق و جیاوازی بکەی و لە هیچت کەم نییە و تا لە هیچت کەم نییە و تا دەستەکانت خۆش بێ زۆر سپاس با بشمەوە لای ئەو چی توێە؟ ئەوە کوڕەپلچمنا. کوڕەپلچی تووە؟ بەڵێ. باشە ئەم دەچن قسە لەگەڵ کوڕەپلچی تو دەکەم دوای دێمەوە کنێت و باشە؟ بەڵێ. باشە وەرە بزانم تۆ ڕۆژانە بە چێوە خەریکی؟ واللهی ئەمن بە مۆبایلی زیاتر. وەرە ئێرە وەرە لای من وەرە لای من بە مۆبایل؟ بەڵێ. باشە تۆ نازانی مۆبایل زۆر بەکارهێنانی باش نییە؟ بەرەوەڵە. ئەی بۆ چۆندە بەکاری دێنی؟ ئاخر وەڵی ڕەمەزانە چوونە دەرێ نەمایە بەس مۆبایل و تەلەڤیزیۆنەکەمان هێرگە بکەین. باشە بەڵام بە ڕێژێکی کەمتر بەکاری بێنە باشە؟ باش زۆر باشە. تۆ شتێکی خۆش بۆم پێشکەش ناکەی؟ بۆ؟ وڵا شەرمە گەرانێکی ئینگلیزیم پێگوت. ئەو بڵێ دێڵت ئەگەر گۆرانیە کەسان پێکەوە بۆمری بڵێن. وەڵام من ناسم. بۆ؟ ئەوزان. ئەوە زانێ بچمۆ لای؟ بەڵێ. وەرە لای من تۆ ئەو نەمە جوڵێ. کاک محەممەد بە باوکت بڵێم کاک محەممەد هاروهەجە یان عەقڵە سێری لێ بکەم؟ بەڵێ. باشە کاک محەممەد ئەوها ئیشارەتە داتە باوکی کاک محەممەد منداڵێکی چۆنە؟ والله منداڵێکی فەقیرە گوێڕایە کوڕەکی مؤدەبە لە قسەم دەرناچێ و ئەو شتانی کە پێ دەڵێم لە ساڵحی ویە زیاتر نییە ینی چاکی ئەولادی خۆی ئەوێت هەر چاکەی ئەولادی خۆیان دەوێ و دەیانەوێت سەرکەوتوو بن. بەڵێ
خۆش بێ بە کاک محەممەد شتێکم پێشکەشکە و کاتا گەڕێمەوە لێ باوکە پرسیاری لێەکەم باشە انگلیزی بی هیچ کێشەم نییە مهمەوەی کاک محەممەد شتێکم پێشکەشکە smack that I'm on the floor smack that give me some more smack that till you get flow smack that I'm on the floor من تەنە گەشتم لە مانایەکەی باشە بەس تۆ زانی مانایەکەی چییە؟ والله من نازم بس گۆرانیەکە فێر بمە ئەها باشە زۆر باشە کێشە نییە بەس کاک محەممەد وەرە ئێرە و لە لای من ئەزانی چ شتێک من و تۆ پێویستە زمانی دایکمان بەرەو پێش ببین باشە پێگوتین دەبی جێبەجێ بکەین ئافیا ڕاستە دایکمان هەر شتێکوت پێویستە جێبەجێ بکەین بەڵام زمانی دایکمان زمانی یەکەمە پێویستە زمانی کوردیمان باشتر بێت باشە؟ بەڵێ بەس ئەمن ئینگلیزیەکەم وابزان تۆزێک لە ئەوەکە باشترە ئۆی کوردی جەرگەکەی من هیچ کێشەمان نییە یەخوا سەرکەوتوبی تەمەند درێژ بێ ئیشەڵڵا زۆر سپاس دەستەکان خۆش بێ بام گەڕێم و لای بابە پرسیاری لێ بکەم باشە؟ با پرسیارێک لە تۆ بکەم ئەگەر زانیتانە و کاتا بنە خاوەنی خەڵات و ناوتانە چتە نێو تیر و پشکەوە ئەگەرش نەتانزانی چاڵنجێک ئەەکەین و ئەگەر لە چاڵنجەکە شەر دەرنە چوین کاک محەممەد شتێکی پێشکەش کردم من خەڵاتی ئەەکەم باشە؟ پرسیارێکی وەرزشی لێ ئەەکەم کاک محەممەد دڵی وەرشی یعنی وە لە وەرش باشی زۆر باشە با پرسیارێک لە بابە بکەین یەکەم ناوبژیوانی عەرەب یاری کۆتایی مۆندیالی بەڕێ کرد کێ بوو؟ نازانم ناوەڵ سیارەکەت بۆ ئەگۆڕم باشە؟ یەکەم هاتریکی میسی بەرامبەر بە کێ بوو؟ ئەوەش نازانم ئەویان ئاسان کاریت بۆ ئەەکەم باشە؟ بەرامبەر بە پاریس سەن جێرمان یاخود ڕیال مەدرید والله زیاتر ریال مەدرید و بەرشلۆنە بەریەکەوتنیا زیاتر بووە بە ریال مەدرید بێ باشە وەڵامەکەی باوکی محەممەد زۆر ڕاستە دەستان خۆش بێ زۆر سپاس ئێوە بوون بە خاوەن خەڵات لەلایەن ئیندۆرگەیمەوە تۆ دەتوانێت بچی یاریەکانی خۆت لەوێ بکەیت کاک محەممەد تۆ وەرە لای منەوە تۆش پیرۆزت بێ بووی بە خاوەن خەڵات لەلایەن ئیندۆرگەیمەوە دەتوان بچن کاتەکانی خۆتان لەوێ بەسەر ببەن و یاری بکەن باشە باوکی محەممەد ئەوەش خێزانەکە دەتوانێت سوودی لێ ببینێ خەڵاتەکە لەلایەن لاڤێڕۆسەوە دابین کراوە هەر لە ناو فامیلی مۆڵە دەتوانێت بچ کەلوپەلەکانی خۆی لەوێ هەڵبگرێ زۆر سپاس زۆر سپاس دەستان خۆش بێ زۆر سپاس بەخێر هاتن